ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان پاییز و مێژووی باخی گشتی کۆمانەکاتەوە یەکەمین دیداری کۆمەڵایەتی و کللتوری و مێژوویە و لەو دیدارەدا چەندین چالاکی کللتوری و مێژووی تیادا ئەنجام درابوو. دیدارێکی مێژوویە تایبەت بە شاری سلێمانی. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەم زۆر بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا میوانمانە لە پرۆگرامی کورسات مەگەزین. دکتۆر گیان بەخێر بێ سەرچاومان یاخۆ بەخێر بێ. ئەم دیدارە با بڵێن بیرۆکەکەی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ کورسات مەگەزین بۆ میوانداریە. لە ڕاستیە ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی ڕێکخراوی قازانجنەویستی سەر بەخۆیە پشتی بەستووە بە هەندێک لەو سپۆنسەرانەی کە کۆمەچێکن بۆ ئەنجامدانی چالاکیەکانی کاک ئامانج مەسرف بەڕێوەبەری ئەم ڕێکخراوەیە. بیرۆکەکە لە ڕاستە بیرۆکەی ئەوە و پەیوەندی بەوە هەیە کە باخی گشتی بەشێکی دیار و گەورەیە لە کللتوری ئەم شارە و بەشێکە لە مێژووی شاری سلێمانی هاوکات لەگەڵ نزیک بوونەوەی یاخو لەگەڵ دەستپێکردنی وەرزی پاییزە ئیدیکە خەزان و گەڵا ڕێزان دەست پێکا. باخی گشتی جۆرە ڕەنگێکی تری جیاوازە بینێ بەخۆیەوە. ئێستش دوای ئەو نۆژەنکردنەوەی کە بەخۆیەوە بینیوە شێوەیەکی تری هەیە و سیمایەکی تری هەیە. بۆیە یەکێک لەو بیرۆکانەی کە وای کردووە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ ئەوەش یاخود بانگهێشتی هەندێک هونەرمەندی شێوەکاریە بۆ ناو پرۆژەکە بۆی کە سیمای باخی گشتی لە ناو تابلۆکانیانە بە نەمری بهێڵنەوە هاوکات لەگەڵەوە هەندێک چالاکی تری کللتوریش پێشکەش کرا. بەڵێ کاتە ئەو هونەرمەندانە هونەرمەندی شێوەکار بوونیان فۆتۆگرافەریش هەمویانی تیا لە ڕاستە نمایشێکی فۆتۆی تیا بۆ وێنەی دێرینەکانی شاری سلێمانی بۆ خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی. ئەوانەی کە خەڵکی دێرینی شاری سلێمانی هەندێکیان نەتوان وێنەی خۆیان لەویا ببینینەوە بۆ نمونە من وێنەی مناڵی خۆمی تیا کاتچمەی بینم سەیرم کرد. وێنێکی تیا من و دڵبەندی برام و کوڕی مامێک من پێکۆ مناڵی بە مناڵی بە مناڵی لە وێنەکەمانی تیا چوم سەیریەکەی تۆزێک لە دڵنەوایی تیا جۆرێک لە نۆستالیجیاشی تیا بۆ خۆت کە خەڵکی ئەم شارەی تۆ مابینیتەوە. هاوکات لەگەڵەوە ئەو هونەرمەندانی شێوەکاری کە بانکراون لە ویایە سەرقاڵی دروستکردنی هەندێک تابلۆن وەکو جۆرێک لە سمپۆزیۆمی شێوەکاری وایە کە هونەرمەند کامەران قەرەداخی سەرپەرشتی ئەوەیانی کردو کا کامەران هەوڵی دابوو کە کەش و هەوایەک لەو شوێنەیە فراهم بکە کەتیایە بەشێکی هونەر بێ بەشێکی مێژوو بێ بەشێکی کەلتور بێ بەشێکیش گەڕانەوە نۆستالیجەیەک بێ بۆ ڕاپرد. بەڵێ دکتۆر زۆر کەسایەتی دیاری شاری سلێمانی لەوێ ئامادە بوون. هەستیان چۆن بوو وەکو تۆ کە وێنەی خۆیان یاخود یادگارەکانی خۆیان لەوێ بینیەوە؟ لە ڕاستیە بێجگە لە بینینەوەی خۆت لەو شوێنە جارێک کە بینینەوەی هەندێک کەسی ئازیزە کە ڕەنگە ئەگەر ئیڤنتێکی وا کۆت نکاتەوە لەگەڵیان بە ئاسانی نتوانین یەکتری ببینین. بەشێکی ئەوە بوو بەشێکی یەکتر بینینەوە و قسەکردن بوو لەگەڵ یەکتری و جۆرێک لە گۆڕینەوەی سۆز و محبەتی بینێم خانەوادە دێرینانی شاری سلێمانیە. بەشێکیشی ئەوەیە کە و خەڵکە لەگەڵ باخی گشتی خۆیان جۆرێک لە یادگاریان هەیە و کەوتونەتە قسەکردن و جێڕانەوەی سەرگوشتەکانیان لەگەڵ باخی گشتی خۆیان ینی هەمومان بەشێک لەوانە مناڵیمان لەویا گوزەراوە هەندێکمان گەنجیمان لەویا گوزەراوە هەندێکی تر یادگاری زۆر لە ئێمە هەلانی کەم بەناویان تێپەڕیوی ڕۆژێک لە ڕۆژان و بۆتە بەشێک لە یادەوەری ئێمە بۆیە قسەکردن بوو لەسەر ئەو یادگاریانەی کە لەو شوێنە هەمانە. زۆر باشە. ئەی چۆن پلان بۆ ئەوە دانرایان قسە لەسەرەوە کرا کە ئەم جۆرە چالاکیانە بەردەوامی هەبێت و ئەم ساڵیش لە شاری سلێمانی بە تایبەتی زۆرێک لە چالاکیەکانمان بینیوە کە ئەم ساڵ بە شێوەیەکی بەرفراوان ئەو چالاکیانە هەبوون. ئێوە خۆتان لە کورسات مەگەزینی چێکن لە شایەت حاڵەکان بە بەردەوام ئێوە سەرقاڵی لالێکردنەوە لە هەموو چالاکیانەی کە لەم شارەیە گوزەرێەوەی چێک لە ئەکتیڤترین و چالاکترین بەرنامەکانی تەلەڤیزیۆن و میدیای کوردین لە ڕاستیە ئەبینن شاری سلێمانی خۆی ینی خۆی پایتەختی ڕۆشنبیری کە ئەو نازناوی پێبەخشراوە خودی خۆی شارەکە وای کردمەی پێبەخشیان لە چەند شوێنی تری شاوتومەمە لە سەردەمی شێخ مارفی نۆدیە و لە سەردەمی مەولانای نەقشبەندیەوە لە سەردەمی نالی و سالم و کوردیۆم شارە خۆی پایتەختی ڕۆشنبیریە. بۆیە هیچ کات لە چالاکی هونەری ناوەستێ بۆیە جاری وایە لە ڕۆژێکە کۆمەڵێک چالاکی هونەری پێکەوە دوێنێکە ڕۆژی شەمە بۆیە کۆمەڵ چالاکی هونەری پێکەوە هەن کە فریان ناکەی بچی بۆ کامیان. بۆیە لە ویاشە قسە لەسەرەوە کرا ئێمە چۆن بتوانین پشتیوانی ئەم جۆرە چالاکیانە بکەین چۆن بتوانین بەردەوامی پێبین بە تایبەتی ئەو چالاکیانەی کە پەیوەندی بە مێژوو بە کەلتوری شاری سلێمانی و خۆشبەختانە هەندێک لە سەرمایەدارەکانی کە خەڵکی شاری سلێمانی لەوێ بوون سەرۆکی شارەوانی لێبوو لەوێ بەرپرسی دەستەی گەشت و گوزاری لێبوو هەموو پێکەوە بەڵێنی ئەوەیاندا لەسەر خزمەتکردنی شاری سلێمانی و چالاکیە کولتوریەکانی بەردەوام شاری سلێمانی خەڵکی ئاسایی چەنێک
ئامادەی بوون و ڕاو سەرنجیان چی بوو ئەوەندەی کە تۆ ئاگداربی؟ خەڵکێکی زۆری لێ لە ڕاستیا هاتوون بۆ ئیڤنتەکە خۆیان هەندێکیان داوت کراون هەندێک تریشان کە زانیوانە ئیڤنتێکی وا دەربارەی باخی گشتێکری هاتوونەتە شوێنەکەەوە کە ئەیان بینی مەسەرەن لەگەڵ یەکتریا کەوتونەتە گفتوگۆی ئەوەی کە باخی گشتی و ئەو گۆڕانکاری کە ئێستا بەسەری هاتووە لە ڕاستیان نۆژەنکردنەوەکەی زۆر بە شێوازێکی جوان و مۆدێرن و تایبەت کراوە ڕاستە بەشێک لە خەڵک پێی وایە دەستکاری سیمای باخەکە کراوە و ئەو جۆرە لە وێنە کۆنەکانی هەندێکی لە بین چوون و وەک خۆی نەماوتەوە بەڵام بمانەوە یاننا ئەم شوێنە هەر خودی شوێنەکە خۆی کە لە ڕاستیان مێژوویەکی زۆ گرنگ و تایبەتی هەیە کە ئەوەی کە ئەم باخە ئەم زەویە خانەوادەیەک بەخشیویانە وەختی خۆی بە شارەوانی سلێمانی ماڵی مەلا حاجی مەلا سەعید بەخشیویانە بۆ ئەوەی کە بکرێتە باخ قسەیەکی زۆر گفتوگۆیەکی زۆر لە نێوان خەڵکەکە لەسەرەوە هەیە خەڵکێکە بۆ ئەوەندە بەخشندە بووە ئەم هەموو زەویە گەورەی لەم شوێنە استراتیجی سلێمانیا بەخشیوە و ئەم خانەوادەیەکی زۆر بەخشندن هاوکات لەگەڵ ئەوەیە بۆ نمونە لە بەرامبەری باخی گشتیە ماڵی مامە جەمالی حەکیماقا کە ئەم زەویە هی ماڵی باپیری ئەوە لە ڕاستیە ئەویش خانۆکەی خۆی بەخشیوە بە تەندروستی بۆی کە بکرێتە نەخۆشخانەیەک هەر بەناوی خۆی لەویایە بێ یەکێکە لەم خانەوادەی عەلی ناجیە کە هەم خەستەخانەیەک و مزگەوتێک و سەگەڕێکێکشی بەناوی پیاوێکی هەر بەخشندە بوون هەموو خەڵکەکە قسەیان لەسەرەوە کرد کە ئەم شارە پڕێتیە خەڵکی بەخشندە و هەر بەگاڵتەنیە نالی کاڵێ ئەهلێکی هەیە و ئەهلی دانشن هەم نازمی عقودن و هەم نازری ئومور ینی ئەم خەڵکەی کە نازمی عقودن کە خەڵکە دەوڵەمەنەکەی شاری سلێمانیشن هەر ئەهلی دانشن یانێ خەڵکە خۆی بە سروشتی خۆی ئەهلی دانشە بۆیە ئەی بینی هەموو جۆرە کەسێک لە هەموو چین و توێژەکانی سلێمانی لەوێن پێکەوە دڵخۆشن بۆی کە لەما باخی گشتیا کۆبوونە زۆر باشە دیارترین ئەو چالاکیە هوەریانە بە تایبەتی مەبەستمە کە ئەشێ لە باخی گشتیە ئەنجام بدرێت بۆی کە خەڵکانێکی ئاسایی بتوانین بینەری بنچین کە ئەکرێ لە ناوباخی گشتیە ساز بکرێت بریا بۆ ئایندا ئەمە گەر وەکو پێشنیاز شاروانی سلێمانی لێمانی قوبوڵکە ئەوەیە ئەم باخە پێویستی بەوەیە سەکۆیەکی شان و تیا دروست بکرێت کە تیاتوانین هەندێک کۆنسرتی میوزیک نمایش بکرێت تیاکرێ شانۆ نمایش بکرێت تیا ئەکرێ سکرینێکشی لێدا بنڕێ هەندێک فیلمی سینەماشی تیا نمایش بکرێت گەر لە ئایندا بتوانێت شارەوانی هەوڵی لەو جۆرەش هەبوو سەرقاڵی ئەوەن ئەیانەوێت لە ڕاستی بەڵام کێشەکەلەوە دیزاینی باخەکە بە و باڵێن ئەوەندە فراوان نییە بە تایبەتی سەر لە زۆربوونی ژمارەی دانیشتوان و هاتنی میوانێکی زۆر تۆ تێبینی بکە لە هاوینانە ئەم باخە پڕەبێ لە میوان کە لە شارەکانی ترەوە زۆرتیایە بەڵێ و شوێنێکە لە یادەوەری خەڵکی سلێمانیە جێگێکی تایبەتی هەیە بۆیە وەکو جۆرێک لە نۆستالیجیا هەموو کاتێک هەموو کەسێک کە دێتەوە ناو شار هەر بەبیایە تێپەڕێ هەر ئاوڕێکی لێداتەوە هەر بە ناویە تێپەڕێ لە بەرەوەی کە بەشێکە لە ئەوەی یادەوەری ئەمە بۆیە هیوادارم بتوانن لە ئایندا سەکۆیکی شانۆی تیا دروست بکەن یاخود سینەمایەکی هاوینە کە ئەو میوانانشی دێنە سلێمانی لانی کەم مێژووی ئەم شارە لە سکرینێکەوە ببینن بتوانن بزان ئەوان لە کوێن ئەم شوێنە کوێیە چیتیایە بە هیوام شارەوانی سلێمانی یاخود بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی وەزارەتی ڕۆشنبیری هەر کەسێک کە خەمخۆری کەلتوری ئەم شارەیە بتوانێن پرۆژێ جێبەجێ ناو شاری سلێمانی جێگەی تری هاوشێوەی باخی گشتی هەیە بۆ سازکردنی ئەو چالاکیانە لە ڕاستیا لە پارکی ئازادی بەڵێ وەختی خۆشی جەنابی مام جەلال سەکۆی ئازادی لەوێ دروست کرد کە تیا خەڵک دەتوانێت بە ئازادانە بتوانێت لەوێ بیر و ڕای خۆی دەرببڕێ هاوکات لەگەڵەوەی شانۆی تایە لە ناو پارکی ئازادی و لە هەواری شاریش بە هەمان شێوە هەمانە ینی مەبەستم لە شوێنی کراوەیە گەرنا هۆڵی شانۆمان زۆرە سینەمامان هەیە سلێمانی سروشتی خۆی پێویستی بەوەیە چەندێکیشی بۆ بکە ینی چەندێکیش زیاتر شوێنی بۆ ئامادەکەی هێشتا هەر چالاکی زۆرن هێشتا هەندێک جار تۆ لە شەمانە شوێنێکت دەست ناکەوێت چالاکێکی هوەری یاخود ڕۆشنبیری تا بکەی ئەوەندە چالاکی زۆرە هیوادارم بتوانین زیاتر ئەم شارە باخی پێ بدەری لە ڕووی کەلتور و لە ڕووی بیناسازی کەلتوریشەوە بە شێوازێکی تر زۆر باشە تۆ بۆ خۆت کاندیدی لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە پرۆژەی تۆیە یان ئەبێتە پرۆژەی تۆ لە ئایندەیە یاخود هوەر و شانۆ و سینەما لە پێشترە ئێستا توش دەکەین بەم بابەت لە ڕاستە من کاندیدی ژمارە 16 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بۆ من نەک بە تەنیا سلێمانی هەر کەلتور و ڕۆشنبیری و هوەر بەشێکی گەورن لە ژیانی من ینی من بەس بە تەنیا مەبەستم لە شاری سلێمانی نیە ڕاستە من مناڵی سلێمانیم هەموو خانەوادەکەم لە سلێمانی لەدایک بوون و ژیاون و کۆچی دواییان کردووە بەڵام بۆ من ئەوەندەش گرنگە کە بتوانین ئەم چالاکی هوەریان هەر بەتەنیا لە سنتەری شارەکانە نەمێنێتەوە بتوانین بیان جۆزینەوە بۆ دەرەوەی سنتەری شارەکانیش لەبەرەوەی کە ڕووناکبیری یاخود
هونەر بەشێکە لە پێداویستی ڕۆحی هەموو تاچێکی ئەم نیشتیمانەی ئەمە ینی تاچێکی ئەمە لە کفریش پێویستی بە سینەما و پێویستی بە شانوێ لە زاخۆش پێویستی پێێتی لە سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجەش کە پارێزگان پێویستیان پێیانە بۆیە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە جێگیر کراوە بەشێک منیش بەشداریم تیا کردووە لەو بەرنامەیە بۆ ئەوەی کە بتوانین بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ کەلتور بەگشتی بکەین و سێکتەرەکانی جیاجاش بکەینەوە لە هەر یەکێکیانە بە شێوازێک کار بکەین کە شایستەی ئینسانی کورد بێت لەبەروی کەم ئینسانە پێویستی بەوەیە بێجگە لە شوناسە سیاسی و نەتەوەیەکەی بە شوناسە کەلتوریەکەشی بناسرێت. تۆ بۆ خۆت گەشتبینیت بەو 4 ساڵەی ئایندەکە ئەتوانرێت کاری زیاتری تیا بکرێ بە تایبەتی لەو ڕوانەوە لەو بابەتانی کە تۆ ئێستا ئاماژەت پێکردن بەدڵنیایی لەو دروشمە یەکێتی هەڵی گرتووە بۆ ڕاستکردنەوەی ڕوتی حکومڕانی یا ڕێڕەوی حکومڕانی لە کوردستانە بە دڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو پێگەی زۆر یا دوو پای زۆر گرنگی هەیە لە دروستبوونیەوە تاکو ئێستەی دوو پایەکەی پایەکیان ئەوەیە کە حیزبی خەڵکی ڕۆشنبیر و خوێندەوار و نووسەر و هونەرمەندەکان بووە بەشێکی تریشی حیزبی خەڵکی هەژار و چەساوەکانە پایەکەی تریشی پایەی شەهیدەکانێت یعنی ئەم لەسەر ئەم پایانە وەستاوە بۆیە هیچ کام لەم سێکتەرانەی فرامۆش نەکردو ئیشی بۆ هەمیان کردو من گەشتبیرم لەبەرەوەی کە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە کوردستانە کایەکانی کەلتور و فەرهەنگ و ئەدەب و هونەریش فرامۆش ناکە چکە لە ڕاستیە لە ئێستا لە فرامۆشێکی زۆر گەورەیە تەسەور ناکەی لە سەتا یەکی بوو جێ هەرێمی کوردستانی شتەرخان نەکراوە بۆ ئەم بابەتانە بە هیوام لە ئایندایەتی کارێ بکاکە لانی کەم هەم ژیانی هونەرمەندان تیای مسۆگەر بێ هەم خەڵکی ئەدیب و ڕۆشنگەر و نووسەر و کە ساڵانی پێشووتر ساس ئەکران خود تەرخانەکرا بۆ بابەتی هونەری بۆ پێشانگا بۆ شانۆ بۆ سینەما هیچ نەبێلانی کەم وەکو ئەو کاتی لێبێتەوە بەدڵنیایی وەکو سەردەمی دوو ئیدارەی ینی لە کاتی دوو ئیدارەیە ئێمە زەمان باشتر بووە لە ڕووی تەرخانکردنی بودجەوە بۆ کاری هونەری بۆ کاری ڕووناکبیری بۆ کاری ڕۆشنگەری بۆ کاری تەنانەت ڕاگەیاندنیش ئەم سێکتەرانە بە تەواوەتی فرامۆش کراون بە تایبەتی لە کابینەی نوێیە بە تەواوەتی فرامۆش کراون خراونەتە ئەو دیۆ بە بیانووی ئەوەی کە قوتی خەڵک گرنگترە لەم شتانە بەڵام تۆ ئینسان بەس بە تەنیا لایەنە فیسیۆلۆجیەکە نیە لایەنێکی ڕۆحیشی هەیە کە پێویستی بە تێرکردنە چێ لە ئێمە توانێت مەسەن لە ڕۆژگا جۆ لە گۆرانیەک نەگرێ یا تەماشای تەلەڤیزیۆن نەکا سەری فیلمێک درامایك تەلەڤیزیۆنی نەکا کەمانە بەشێکی گەورەی لایەنە ڕۆحەکەی ئێمن کە فرامۆشمان کرد ئەم تاکە وردە بەرەو داڕمانە ڕوا ئەم داڕمانە ڕەنگە تاچێکی تند و تیش بێنەتەکایەوە کە ئێمە هیچ سوودێکی لە نابینین بۆ ئەو دروشمی پێکەوە ژیان و ئاشتەی کە هەوڵی بۆین و کردومانەتە بەشێک لە بانگەشی هەڵبژاردن لە زۆربەی زۆری لیستەکان بەڵێ سەرڕای ئەو هەموو قەیرانەش چالاکیەکان هەر بەردەوامە بەدڵنیایی ئەم شارە بە تایبەتی کۆڵ نایە ینی سلێمانی بەبێ ئەو چالاکیانە ناژی سلێمانی بەبێ چالاکی ئەدەبی هونەری و ڕووناکبیری چالاکیەکانی تری کە لەم کایانان تەنانەت وەرزشیش بەبێ ئەوانە سلێمانی نییە لەبەرەوەی کەوە گوتمان ئەمە هی ئەم سەردەمە نییە ئەمە مێژوو سلماندوێتی و لە دیێرینەوە ئەم شارە خۆی سەرقاڵ کردو دەست و پەنجەی لەگەڵم کایانە نەرم کردو و بە زوویش دەستبەرداری نابێت دەستەکانت خۆش بێ دکتۆر زۆر سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی وابزانم ئەمڕۆ یادی لەدایکبوونیش بوو تەمەند درێژ بیت هەر بمێنی یاخوا بەخێر بیت